بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە بارەی دۆخی کەرکووک و هەروەها ئامادەکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە تایبەت لە کەرکووک گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی لە ئەولێرۆ لەگەڵماندا. بەڕێز دکتۆر کەمال ساڵتان لێبێت تۆم کاتتان باش. دۆخی ئێستای کەرکووک چۆنە؟ پێشێلکاریەکان لەوێ هەر بەردەوامن؟ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش پێشکەی سەڵاو بۆ گیانی شەهیدە سەربەرزەکانی کورد و کوردستان، سەڵاو بۆ کەسوکاریان، بۆ کەسوکاری شەهیدانیان فال و بۆ پێشمەرگە قارەمانەکان، سەڵاو بۆ گشت خەڵکی سەربەرزی کوردستان و بە تایبەت بۆ کەرکووکی دڵی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. بارودۆخی کەرکووک حتا ئەم ساتە هەروەک خۆیەتی زۆر بەرەو باشی نەڕۆیشتووە، وەکو هەمووتان بینیتان پێش ماوەیەک لە 2 نۆی ئیمساڵ کە ژمارەیەک لە لاوی کورد کە خۆپیشاندانێکیان کرد بۆ کردنەوەی ڕێگا لە بینی ئەولێر و کەرکووک بەرگولە دران و 4 شەهیدی سەربەرز نیشتیمان پەروەر و لەگەڵ 16 برینداری لێکەوتەوە. یعنی ئەوە گەورەترین و دیارترین نمونەیە کە تعبیر لەبەر بارودۆخی ئەو شارەکە کە لە وەزعێکی نالەبارە. هەروە پرۆژەکانی بە گەندەڵی ڕواتن کە ژمارێکی زۆر دۆسیەکانیان لای ئێمەیە کە زۆر بەڕوونی دیارە ئەو داهاتی کەرکووک بۆ خەڵکی کەرکووک بە شەفافیەت بە ئامانەت خەرج ناکرێت. بەڵێ مانگی 12 بڕیارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە دەچێت. هیچ گومانێکتان هەیە لەبارەی ئامادەکاریەکان و لە ئامادەکاریەکانی کۆمسیۆن ڕازین تا ئێستا؟ بەنسبەت کۆمسیۆن ئەو لە هەوڵدایە مەحاولەکە نێمەش نوێنەری کوردیش لە کۆمسیۆنی باڵا هەیە و ئامرەکانیان حازر کردووە هێنایان چەند جا تێستیان کرد، حتا ئێستا لە کەرکووک و سەرگەڕان 3 جا تێستیان کردووە، 2 جای هەڵەی تیا بوو لە ئەنجامی تێستەکان، بەڵام جاری ئەخیر دروست بوو. ئێستاش بەتەمان تێستی تر بکرێت لە داهاتوو و ئەوانش هەوڵی خۆیان نەدەن، ئومێدەوارین باش بێتن. ئێمە هێشتا بەنسبەت ئێمە وەک پارتی لە پێکهاتەی کۆمسیۆنی کەرکووک تێبینیمان هەیە و ئومێدەوارین ئەوانەشنی بە دیالۆگ لەگەڵ برادرانمان لە دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ کۆمسیۆنی باڵا شتەکان بەرەوە ڕێکتر بچێت باشتر. بەڵێ باس لەوە کرد تێبینیتان هەیە، تێبینیتان چییە؟ ئەو ژمارەی لایەنەکان ئەو کە قەرار بووە جاران بە شێوەیەک بوو دەستکاری کراوە و ژمارەی نوێنەرانی پارتی لێکەمە. بەڵێ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق پارتی دیموکراتی کوردستان ئامادەکاریەکانی تەواو کردووە لە کەرکووک؟ بەنسبەت مەکتەبی ڕێخستنی کەرکووک پارێزگای کەرکووک گەرمیان کە ئێمە سەرپەرشتیەکەین، بەڵێ زۆر بەباشی کار کراوە و خوشک و براکانمان لە گشت لەقەکان لە مەکتەبی ڕێخستن لەگەڵ کادر و لایەنگر و دۆستانمان لە کەرکووک هەماهەنگێکی باش هەیە و هەوڵ دراوە. لێرە لیژنەیەکی بەرز هەیە سەرپەرشتی لەجانەکانی ترەکە ڕۆژانە حتا ڕۆژانی پشوش لە دەوا من و کارەکەن و ئەوەی نوێنەریشمان لە کەرکووک لە پەیوەندیە لەگەڵمان خۆمان لێ ڕازین تا ئەم دەقیقەیە، بەڵام هەوڵ دەدەین هێشتا باش و باشتری بکەین. بەڵێ بە گریمانەی یاخود با بڵێن هیچ هەڵسەنگاندنێکتان کردووە بزانن پارتی لەم هەڵبژاردنەیە چەند کورسی هێنێت لە کەرکووک؟ ئێمە حتا ئێستا بارەگە ڕئیسیەکانمان لە کەرکووک نییە، وەکو ئازانن بارەگاکەممان حتا ئێستا داگیر کراوە لە کەرکووک. ئەوە بوو کێشەشی لەسەر دروست بوو کە بڕیاری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی بۆ دەرچوو، بەڵام دیار بوو بە هەر شێوەیەک
کێشەیان بۆ دروست کرد. ئەگەر لە کەرکووک بین بە دڵنیاییەوە زۆر بەباشی وەکو خاڵی گرنگی ئێمە بە نسبەت هەڵبژاردن لە کەرکووک باوەڕمان بە خەڵکی کەرکووکە، خەڵکی دڵسۆزن پاکن و ئەزانن کام لایەن بەباشی کارەکاتن بۆ پاراستنی مافی گشت کەرکووکیەکان و بە تایبەتی گەلی کورد. ئێمە باوەڕمان بە خەڵکەکەیە و دڵنیاین لەوەی کە وەکو لە 2021 دەنگێکی زۆر باشیاندا و بەڕێزکە کە شاخەوان عەبدوڵڵا کە یەکەم دەنگی هێنا بەرزتر دەنگی هێنا و دوو نوێنەرمان هەبوو هەردووکیان پۆستیان بەدەستهێنا تاکو ئافرەت یەکیان ئافرەت بوو بە کۆتا سەر نەکەوت بە دەنگی خەڵک. ئێمە باوەڕمان بە خەڵکی کەرکووک هەیە بە پێکهاتەکانی کەرکووکی ڕەسەنیش هەیە لە تورکمان لە عەرەب لە مەسیحی ئەوانەی لە کەرکووکن بۆیە ئومێدەوارین ئەو تەوەقعی هەمانە کە دەنگێکی باش دێنین جێبەجێ ببێتن. بەڵێ سەبارەت بە پۆستی پارێزگاری کەرکووک پارتی ئەو پۆستە بە مافی خۆی دەزانێت؟ بە دڵنیاییەوە بە مافی خۆی ئەزانێتن پارتی دیموکراتی کوردستان چونکە وەکو لە بیدایەتەوە جارێکی پارێزگارێک هەبوو چونکە دانیشتوانی کورد لە کەرکووک زۆرینەی دانیشتوانەکانن لە یەنی تر هەیە ئەوانیش جێگەی ڕێزن جێ احترامن ئیسان دەبێ مافەکانیان پارێزێ بەڵام زۆرینەی خەڵکەکە لە پێکاتی کووردە لەبەرەوە جاری یەکەم پارێزگار بێلایەنداندرا کە کوردێک بوو جاری دووەم پارێزگار هەم بە هەڵبژاردن هەڵبژێردرا کە ئەویش کورد بوو و جاری یەکەم بێلایەن بوو جاری دووەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و ئەم جارەش حەقی خۆمانە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو ئەو خەڵکە بریندارەی ئەو خەڵکەی ستەم لێکراوە لە خیانەت 16 ئۆکتۆبەر بە دواوە تاکو ئیمڕۆک و تاکو ئەو خۆپیشاندانی ئەو چەند ڕۆژەش لەبەرەوە ئێمە بە مافی خۆمان نێزانین و دڵمان بە خەڵکەکە خۆشە کە ئەو مافە ئەوانەی دەنە پارتیانەی دەنە لایەنێکی تر بۆیە تەوەقعەکەین ئەو مافە ئەم جارە بەر پارتی دیموکراتی کوردستان بکەین. بەڵێ دکتۆر سەبارەت بە دوای هەڵبژاردن لە ئێستاوە هیچ قسەیەک هیچ گفتوگویەکتان لەگەڵ لایەنەکانی عەرەب و تورکمان یاخود هەمانگیە هیچتان کردووە؟ ئەوە ئەمێنێ بۆ ئەو کاتە ئەو کاتەی هەر لایەنێک چەند کورسی دێنێتن لە پێکاتەکان لە لایەنی کوردی کورسی بەدەست دێنێتن گفتوگۆکان بە عقارێکە ڕۆ ئەوانەی دێن لەگەڵ ڕێکەکەون چ پۆستێکیان نەوێتن ئەوە بۆ ئەو کاتەمان هێشتووە بەڵام ئەمە پەیوەندیمان لەگەڵ گشت لایەنە ڕەسەنەکان هەیە و ئاگامان لە یەکترە و بەنسبەت لیستەکەشمان لیستی پارتی دیموکراتی کوردستانە بەڵام عەرەبی تایە تورکمانی تایە لایەنی تری کوردی تایە کە خۆی لیستی خۆیان نییە لەبەرەوە باوەڕمان بە خەڵکی کەرکووک هەیە و باوەڕشمان بەوە هەیە لیستەکەمان کە دەنگی باش بێنێ. بەڵێ دکتۆر ئەگەر ڕوونکردنەوەیەکتان هەبێت لە بارەی گۆڕانکاری لە پۆستی بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی لە کەرکووک و گەرمیان هەرچەنە ئەوە ئێستا دیارە و بەڕێستان بەو پۆستەوە میوانی کوردستان سوچارن بەڵام پێمان خۆشە خۆتان ڕوونکردنەوەیەکتان هەبێت. ئەوە بەڕێز کاک هێمنە هەورامی کە ئیمڕۆ لە لامان بوو لێرە پێکەوە لەگەڵ ڕۆژنامە چاوپێکەوتنی ڕۆژنامەوانی کرا و قسەکانی ئیستەش کە لێتاندایەوە هەر بەو شێوەیە دوایی شتەکەیان زۆر گەورەوە کرد تەبعاً پێش چەند ڕۆژێک ئێمە ژمارەیەک خەڵکی سەربەرزی شۆڕژگێر لە ناو لایەنێکی سیاسی بوو هاتنە لای پارتی دیموکراتی کوردستان بە قەناعەتی خۆیان بە دڵخۆشی خۆیان لەبەر بەهێزی پێگەیان و ناویان محاولە کرا شتێک دروست بکرێتن بۆ ئەوەی
ئەو دەنگویە بان بدرێ باز نەکرێتن. ئەوە من لێرەم و بە ناوی بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارێزگای کەرکووک گەرمیان لەگەڵ جەنابتان قساکەین، دواییش گۆڕانکاری زۆر ئاسایی. ئەگەر ئێستا هەر ڕابردووی من سێرکەیتن لە هەموو شوێنێک پۆستم وەرگرتووە و لە ئەخیریش ئەمە یەکەم جارە پۆستی سیاسی لە کەرکووک وەربگرم. جاران لە ئەنجومەن بوومە، نوێنەری عێلاقا لەگەڵ بیانیەکان بوومە، لە میحوەر بووینە، بەڵام بەرپرسی لە قۆیان ئەنجومەنم نەبوو ئەو وەختە. ئەمە یەکەم جارە لەو لە گشت کوردستان لە زاخەوە بگرا حتاکو شوێنەکانی تر پۆستمان هەبووە لە دەرەوە، لە فەرەنسا، لە ئەوروپا، لە ئەمریکا. زۆر ئاساییە کادرێک لە پارتیەکی گرنگی وەک پارتی دیموکراتی کوردستان مڵکی خۆت نیت، هی گەلی کوردستانی چۆ پێویست بێت و لەوێ بێگومان. بەڕێز دکتۆر کەمال کەلکوکی بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرە لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەڕێستان.